بە خەڵکەڵین دەنگ مەدە بە کەس کاکە چەند جار دەست سووتە خۆ تووشی ئەو شیرک و کوفرە مەکە دە باوەساچی بکەین تۆ پێشمانکەوە های درۆزنی دەجالی کەذاب پێغەمبەرت هەیە شوێنی کەوی شوێنی ناکەوی درۆزن بۆ چۆن پێغەمبەر ناکەوی صلی الله علیه وسلم والله پێغەمبەر صلی الله علیه وسلم زین و بێتەوە بڵێ حیزبەکانتان هەمووی بەتاڵن بڵێ دەنگ مەدەن بە کەس هەزار بوختانی بۆ دروستەکەن هەزار تۆمەتی بۆ دروستەکەن هەزار شتە دەنە پاڵی دە والله ئێمە دینی ئەوە وات پێڵە عەیب ناکەی ئەلمانیەکە شتێکت کرد ئەم بەس لەبەرەوەی توودە دەنگ مەدە بەناو ئیسلامیەکە شتێکە پێڵە ئەم بەس لەبەرەوەی توودە دەنگ مەدە باشە ئەگەر بێت و من ئەم قسەیەم کردووە کاکە دەنگ مەدە خۆت تووشی شیرک مەکە چونکە یاسادانان ئیشی خوا ئیشی عەبد نییە هەموو قورئان واڵە یاسادانان ئیشی خوا ئیشی عەبد نییە ئەم قسەیە ئەکەم ئەمە شەرعیە یا ناشەرعیە وەرە بۆم بە لە میزان بۆم بە لە ترازوی شەرع ئاەتی